ئامۆژگاریەکانی جاکما بۆ تەواوی مرۆڤایەتی دوودڵ مەبە، هەموو هەڵەیەک بانگاوێکی نوێی سەرکەوتنەکانت دادەنرێت. ئەمە ئامۆژگاری جاکمایە بۆ لاوەکان و نەوەکانی دوای خۆی. جاکما دامەزرێنەری یەکێک لە گەورەترین ماڵپەڕە ئۆنلاینەکانە لە جیهاندا کە ئەویش عەلی بابایە. جاکما ئامۆژگاری گەنجان دەکا و دەڵێت پێش ئەوەی تەمەنتان بگاتە 20 ساڵ هەوڵ بدەن لە خوێندنەکانتاندا سەرکەوتوو بن. هەمیشە پرسیار بکەن لە شتەکانی چواردەورتان، سوود لە ئەزموونی کەسانی لە خۆتان گەورەتر وەربگرن. کاتێکیش دەتانەوێت دەست بە کارکردن بکەن، بچنە لای کەسە بازرگانەکان و داوای ئامۆژگاریان لێ بکەن. هەروەها جاکما دەڵێت پێشەوەی بگەنە تەمەنی 30 ساڵ بڕۆن سەردانی کۆمپانیا بچووکەکان بکەن. سەرەتا لەوێ دەست بە کارکردن بکەن، چونکە لە کۆمپانیا بچووکەکان فێری خەون بینین و دانانی ئامانجی ژیانکردن دەبن. بەپێی تێپەڕبوونی کات خۆتان فێری زۆر شت دەکەن. لە کاتی هەڵبژاردننی ئەو شوێنەی کاری لێ دەکەن بە هەڵبژاردنەکەتان لەسەر بنەمای کۆمپانیاکە نەبێت، بەڵکو لەسەر ئەوە بێت چ بەشێک و کێ بەڕێوەبەرتان دەبێت، چونکە بەڕێوەبەرێکی باش یارمەتی دەدات بە شێوەیەکی جیاوازکار و کارەکانت بەڕێوەبەریت. دوایەوەی تەمەنیشتان گەیشتە 30 ساڵ و بەرەبەرە بەرەو 40 ساڵی هەڵکشە، ئەوە ئیتر کاتێکی باشە بۆ ئەوەی ببنە بازرگانێک و کارێکی تایبەت بە خۆتان دابمەزرێنن. دواتر لە تەمەنی 40 بۆ 50 ساڵی نابێت کارێکی نوێ دابمەزرێنن، چونکە تازە کات بۆ ئێوە درەنگ بووە. بوارێکی نوێ پێویستی بە کاتێکی زۆر و شارەزایەکی زۆر هەیە. جگەلەوەش لەوانەیە کارەکەتان سەرکەوتوو نەبێت، بەڵام تەمەنتان لە کۆتایی نزیک دەبێتەوە. بۆیە ئەو تەمەنەی کەماوتانە پێویستە لەو کارانە بەسەری برن کە شارەزاییتان لێی پەیدا کردووە. کاتێک تەمەنیشتان دەبێتە 50 ساڵ و بەرەو 60 ساڵ هەنگاو دەنێن، ئیتر کاتی ئەوەیە لە پێنەو لاوەکاندا دەست بەکار بن، چونکە لاوەکان باشتر کار دەکەن. کاتێکیش تەمەنت دەگاتە 60 ساڵ، ئیتر کاتی ئەوە هاتووە کاتێکی باش بەسەر بەرن و پشووەەر بگن و لەگەڵ ئازیزەکانتان ئەو تەمەنەی کەماوە بەڕێ بکەن. جاکما لە کاتی ئامۆژگاریەکانیدا ئاماژە بەوە دەکات کە ئەو لە زۆر شتی ناوژیانی پەشیمانە لەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەرکەوتووە، پەشیمانە کە بەردەوام کاری کردووە، کاتێکی وەهای نەبووە لەگەڵ خێزانەکەیدا بەسەری بەرێت و کەمێک چێژ لەو ژیانە وەربگرێت کە تەنها ئەناسەی تێدا داوە و کاری کردووە.